بینەرانی ستاندەرد و شۆفێر ڕووداوەکانم کاتتان باش. لەگەڵ مامۆستا مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی و سەرۆکی بۆردی توێژینەوەی دەستگای ستاندەرد باسی پرسی فیدرالی دەکەین. ئەو پرسەی کە ماوەیەکە یان بە بدروستی بڵێین لە دوای سەردانەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ قەتەر و دواتر بۆ گشتی بۆ کەندا و دواتریش بۆ بەریتانیا هاتوۆتە ڕۆژەف دەمانەیە ئەم پرسە تاوتوێکەین کە بۆچی لەم کاتەدا مەسەلەی کۆنفیدرالیەتی هاتوۆتە بەر ڕۆژەف و بەرباس. ئایا ئەم مەسەلەیە تەراجع لە دەوڵات یان خۆتزیینەوەیە لە فیدرالیەت؟ ئایا زەمینەی واقع هەیە بۆ ئەوەی ئەم کۆنفیدرالیەتە دروست بێ؟ ئایا وڵاتانی ناوچەکە هەلومەرجی نێودەوڵەتی ناوخۆی کوردستان هی ئەمەیە مەسەلەی کۆنفیدرالیەتی بێنێتە پێشە یان ئەمە چەمکێکە و یان بزارەوە سازیەکە و قسەیەکە و فڕێ دەدرێت و کۆمەڵێک شتی تری لە پشتا. مامۆستاژیان بەخێر بێ. سەرتان مامۆستاژیان با لەوە دەست پێکەین. مامۆستا بەڕاست ئەم مەسەلەیە بۆچی لە ئێستادا ڕێک مەسەلەی کۆنفیدرالی هاتوۆتە پێش؟ ئایا بەڕاستی ئەمە تەراجوعە؟ ئایا با پرسیارەکە ئەوە بێ ئایا بۆچی ئێمە لە دەوڵەتەوە ڕابینەوە سەر کۆنفیدرالیەت؟ ئەم مەسەلەیە چییە؟ چۆنە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. تەمانەوەی جەنابەت مەبەستە لەو ماوەی هەست دەکرێت دووبارە پرۆژەیەکی شێوەی ڕیفراندۆم بەڵام بە بچووکتر لە مەیدانە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کە چووە بەریتانیا لەوێ ئاشکرای کرد لە دوایی هەندێک ڕەوشنبیرانی نزیک لە دەسەڵات باسییان لەوەی کرد کە فیدرالی نەمینێ و نۆری کۆنفیدرالی نەناو عەرەب بە خۆدزانی ئەو باسە بە وەکبری دەست کرد جارشکە باس کراوە بە تایبەتی دکتۆر عومەر عەبدولستار وانە ئەوانە باس کرد. هەست دەکەین دیسان ئیشێک هەیە لە پێش لە سەردەمی ڕیفراندۆمیش کەسانی وەکو مەشعان جوبوری، ساڵح قەلاب، ئیتر لە ناوەخۆ نووسین لەولا هەندێک خەڵکی دووەلیان دەهێنا کە ڕیفراندۆم لە بۆ دەوڵەتداریە بینیمان چی بەسەر هات. ئەم بە تایبەتی تێبینیەکی زۆر وردم لەسەر ئەو کاتی لەوەیە بۆ منە برایانی بەرەی تورکمانی لە هەولێر ئەندامی لێژنەی باڵای ڕیفراندۆم بوون، زۆر مشەجع بوون کە ڕیفراندۆم بکرێت. کە ڕیفراندۆم کرا عینی ئەندامانی بەرەی تورکمانی لە عێراق سکاڵایان لەسەر هەرێمی کوردستان کرد و ئەمری قەبزیان لە بۆ کاک مەسعود و دکتۆر نەجمەدین دەرکرد. دەسەڵات بەوەی زۆر پێتێک چوو و دوایە کەش ئەگەر مەجال هەبوو باسەکەین کە چۆن دەسەڵات تەسلیمی ئەو دادگایە بوو و چەند زەرەر و زیانەکی یەکجار زۆری بوو. ئەوەی ئێستاش هەست پێ دەکەین هەمان شێوەیە دنا ئەو کۆنفیدرالی ئێستا تەرحەکرێ لە ڕووی جیهانی، لە ڕووی ئیقلیمی، لە ڕووی ناوەخۆی عێراقی هیچی لەبار نییە. دەسەڵاتی کوردی لەو پەڕی پەرتەوازە و قەیران و لاوازیدایە و قانونی دووەلیش یان عرفی دووەلی سیاسەی دەوڵی هەچی ناویلێتنی تو لە فیدرالی ناتوانانی ئەوە بکەی کۆنفیدرالی وە دەگە تەمەشای ئامادەسازی ینی لە هەر ڕوویەکە تەمەشای دەکەی ئەوە ئەو نیەتی نیشتیمانی نییە، دەبی نیەتی تربی. جەنابەت پێت وایە کە هەلومەرجێک لەبار نییە، هەم هەلومەرجە ناوخۆیەکان هەم نێودەوڵەتیەکان هەم هەرێمیەکان لەبار نین بۆ ئەم پرسە؟ یعنی ئەی بۆچی ئەم مەسەلە لە ئێستا تەرح دەکرێت؟ ئایا خۆتزیینەوەیە لەوەی کە دادگای ئیتیحادی، خۆتزیینەوەیە لەوەی کە لە بەغدا هیچ پرسی سەر و کۆمار پێک نایە، خۆتزیینەوەیە لە ناو ناوخۆ کە با بڵێن پارتی کە هەڵگری ئەم دروشمە ئەو چەمکانەیە دەیەوێت لایەنەکانی تر لە پرۆسەکەدا بڕێت. چۆنە یعنی مەسەلەکان؟ خۆی ئەگەر بەوردی تەمەشاکەین یان ئەگە هەندێک هەواڵ هەیە تاکید نەکراوە بەکاریبین، ئەم وامزانیە دەسەڵاتی کوردی داوێکی لە محکەمەی فیدرالی کرێ لەبارەی غاز و نەوت مدەتیان بداتێ کە لە بۆ جێبەجێکردن بە ڕەسمی ئەو داوای کردیە. لەوە ئەم وا هەست دەکەم ئەو پرسەی کۆنفیدرالی وابزانی کە کارتێکی فشارە بەسەر عێراقدا
عێراقیش ڕاستی ئێستا لەو دەمەی ئەو وەفدانەی کە دەستنە بەغدایوتێنەوە بۆمان دەجێڕنەوە عێراق بە چاوی شکست تەمەشای هەرێمی کوردستانەکەن عێراق بەخۆی شکستی نایە عێراق بەخۆی هیچ نییە ئەجێت بە چاوی شکستیش بە چاوی تەسلیم بووە بە چاوی تەراجع بە چاوی پڕ لە قەیران بە چاوی ئەوەی کە سەفی لە قانونی دەزان ینی وەکو منداڵک ئیشی غەڵەت دەکا و دێ دوای دێتەوە لای مارێ باوچی بەو شێوازەی عێراق تەعامل لەگە هەرێمی کوردستان دەکا ینی ئەگە ئەوان بیانەوێ بەو کارتی کۆنفیدرالی کە من جێم لێ بوو دکتۆر عومەر عەبدولستار پەرلەمانی پێشووتر حتمما جەنابیشت جێل لێ بوو کە هانی کوردستان دەدا دەرێ سەردەمی سەڕی چاڵدێرانە کورد قازانجێکی زۆر لەوەی دەکا وەم دنیا گونجاوە لە بۆەوەی داوای کۆنفدرالی دەکەن ئەم پێم وایە ئەوانە هەمووی بزوێنەرەکەی هەرێمی کوردستانە دەیە دەنگێک پەیدا بکە بۆ ئەوەی لە داو لە چەقوچی محکەمەی ئیتیحادی ڕزگاربی کە ڕزگار نابی هەموو جارێکە ئەویشی کرد لایەنەکان تر ئێستا دۆخی پارتی لەگەڵ لایەنەکانی تر لە خراپترین دۆخدایە لەسەر کۆمەڵێک لەوە هیچ لەسەر بەغداد پێک نهاتون لەسەر مەسەلە ئینتخابات پێک نهاتون ئەو لە مەسەر مەسەلەی موچە و ئەوانە گرفتیەکەی لەسەر داهاتی نەوت لەسەر خاڵە گومرگیەکان کۆمەڵ شتێ ئەمەش ڕەبتێکی هەیە بە مەسەلە پارتی دێ بڵە من ئاڵا هەڵگری مەسەلەم بۆ نمونە کۆنفیدرالیم یعنی ئەو ڕەبتەش نییە ئەوەش نابینی خۆی دەبی لە پێشتا ئەوەی برین کوردستان شایستەی نەک کۆنفیدرالی شایستەی تاو دەوڵەتە بەڵام ئەو دەسەڵاتە هەموو حەق و حقوقی کوردی ناشیرن کردێ ینی حکمی زاتیەکەشی ناشیرن کردی لا مەرکەزیەکەی ینی ئێستا بە ئاشکرا دیارەکە ئەو دەردە و ئەو چەوسانەوە ئەو گورزەی لە نیشتیمان و لە دەوڵەتی کوردستانی کەدای ڕاستی دەسەڵاتی کوردی خۆیتی ینی ئێستا پرسی نەوت و غاست بەو شێوازەی کە وای لە نەوت و غازی هەرێمی کوردستان کە هیچ داگیرکەرە گوای لێ ناکە بۆیە خەڵک دەرێ هەربا بکەوتە دەست بەریتانیا دەست عێراق دەست سووریا دەست تورکیا هەر دەستێکی تربی ڕەنگە لەو دەستەی ئێستای هەرێمی کوردستان ئەمین تربی بۆیە ئەو کە تەرحەکی وا دەکرێت کۆنفیدرالیە چ دەوڵەتداریە ئەوەی عاقڵمەندبی ئەوەی کە بڕێک نیشتیمان پەروەربی دەزانی ئەوە هیچ ئەساسێکی نیە چونکە تەماشای هەرێمی کوردستان کە تەماشای پەیوەندیەکانی کە لەگەر عێراق ئی باشە ئەو لەلایەک ئیتیفاقی لەگەر تەیاری سەدری کردیا لەسەر حکوومەی ئەغلەبیە لە چێ کۆنفیدرالی لە چێ یعنی حکوومەتی تەوافقی تا ڕادەیەک دەتوانین برین لە فیدرالی و کۆنفیدرالی نزیکە بەڵام ئەوان شانازی بۆی دەکەن دەرێن بەڕێز مقتەدا سەدر سوورە لەسەر ئەوەی کە پرۆژەی حکوومەتی ئەغلەبیە دێختە شوێنی حکوومەتی تەوافقی ئەم سەرم سۆر مایە لەوەی چۆن ینی حکوومەتی وەکبری سیستەمی کۆنفیدرالی جێ دەبتەوە لە حکوومەتی ئەغلەبیە یعنی وەرە لە ناوەندەکانی جامیعەکان تەمەشاکە هەر خەبیرێکی دەینی بزانی ئەوە گاڵتە جاڕیە بە کۆنفیدرالیش هەر بە سادەی کۆنفیدرالی دابشکردنی دەسەڵاتەکانە بۆ ئەوی تا هەرێمەکانی ئەو دەوڵەتیان چەند دەوڵەتێکی کۆنفیدرالی کە یەک دەگرن بۆ ئەوی تا هەموو سەلاحیەتیان بەکاربێنن ئەوەی کە ئەوان دانەوێت لەگە سەدرەکەن ڕەک عکسی ئەمەیە حکوومەتێکی ئەغلەبیەیە خۆی کۆنفیدرالی ڕاستی فەرقی هەیە ینی لەگەر ینی هەیە ڕێزی دەکا دەرێ کاکە ئەوە نیە لا مەرکەزی حکمی ذاتی فیدرالی کۆنفیدرالی دەوڵەت غەڵەتە وانی لا مەرکەزیە تا فیدرالی ئەوە لە ناو یەک دەوڵەت بەڵام کۆنفیدرالی و مەسەن هاو پەیمانی و کۆمەڵێک مستەلەحاتی لەوەی ئەوە لە دەرەوەی دەوڵەتێکە دەبی دوو دەوڵەتی جودا بن کۆنفیدرالی لە نێوان دوو دەوڵەتی جودایە یعنی وەکوبرێ چەمچێکە پەیوەندی بە ئێستای هەرێمی کوردستان و بەغدانیە کە لە دەستور تۆمار کرایە و کۆتایی هاتیە و ئەسڵەن دەبی بپارێزرێ بۆیە بە هەموو نەوعەک یان ئەو سەرکردایەتی کوردی ئێستا زۆر نەشارەزایە کە پێشترش ئەم هەست دەکەم نەشارەزایە خوێندنەوەی زۆر هەڵەیە لە سەردەمی ڕیفراندۆمیش باسی لە فەرزی ئەمری واقع دەکرد کە لە دنیای ئەوانەی فەرزی ئەمری واقع دەکەن 4-5 دەوڵەتن میلەتەکی فەقیر و هەژاری وەکی کورد چۆن دەتوانی ئەمری واقع فەرز بکە بەسەر ڕووی تەنانەت ئێستا بەری هێرشەکانی تورکیا ناگری یعنی وەزیری
بابرێن ئەردۆغان بەخۆی باسەوەی کە کرد کە کوردستان نییە لە هیچ شوێنێک بەڵام وەزیری دیفاع ئاشکراتر گوتی کوردستان نە لە تورکیا هەیە نە لە عێراق هەیە سووریا ئەتا ئەو هەرێمی کوردستان گوتی کوردستانی نەیانتوانی تەنانەت وەڵامێکی ئەو وەزارەتی پێشمەرگە وەڵامێکی لاوازیان دانەوە وەڵی وەڵام نەبوو بریا وەڵامێکی لاوازی وەزارەتی پێشمەرگە هەبوو وەڵام دەرێم ئەو وەڵامە هەر نەدرابووە باشتر بوو ئەوە سەرکردایەتی و ئەمە لێژنەی ڕێفرانتۆمان هەبوو ئەوانە مزایەتیان دەکرد بەسەر دەوڵەت و مەرجەعمان هەبوو نازم چیان هەخۆ بوو ئەوانە جاتن کاتە دەسەڵاتی کوردی بەرگەی ئەو تەرحە گەورانەگەری وە حەز دەکەم زۆر بە نەشارەزایی دەکەم ئەم نمونەچی نەشارەزایی هەموو کوردستان دەیانزانی بەڕێز کاکە هوشیار زێباری تووشی ئەو دەرکردنی دەبی کە لە بۆ کورد ناخۆش بوو ئەتو عێراقەچی ناڕێک و پێیەکی خوار و خێت بێ ئەتو کەسایەتیەکانی تو وەکە برەی دەری کاتە دەری برێت و بەکەرێک هیچ پۆستەچی نای جارەکیش نا دوونا یعنی دووەم جار تکرارکردنەوەی زۆر ناخۆش بوو لە بۆ هەموو کورد هەرچەندە ئەمە خۆزانی هەمومان تێبینمان لەسەر دەسەڵاتی چۆن بە زۆر ناخۆشە و جارشکە محکەمەی ئیتیحاد دەریکە هەموو کورد دەیزانی دەردەکرێ سەرکردایەتی کورد نەی دەزانیت مژدەی دەدا هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی چۆن کاتی خۆی دەیانبانە سەر کۆمەر دەیانگۆ ئەگەر ڕێفراندۆمەکە بووە دەوڵەت یەکەم سەفەر بە پاسەپۆرت کام دەوڵەت دەوێ عینێ جارە دەیانگۆ یەکەم ئیش کە سەر و کۆمار کە گوشێر زێبەر چی بکە باشە کوبری تەجاوزی کرد ڕەت بوو ئێمەش هەموو دەمانزانی ئەوە شکست دەینی مامزەتخوا لە تەورەکەمان دوور نەکەینەوە هەر بەزدی ئەوەی ئێستا ئێمە هەمانە لە کۆنفیدرالی زیاتر نییە ئێمە وەکو لەسەر ئاسی دۆلی لەسەر ئاستی دەوڵەتانی ناوچەکە لەسەر ئەو ئاستی ئەوەی کە دەست بەسەر هەموو شتێکی ئەم وڵاتەدا گیرا و نقبەیەکی سیاسی دێ بەکاری دێنی خۆ لە دەوڵەت گەورەتر ڕەفتار دەکات نەحساب بۆ مؤسساتی دەوڵەت ئەوەی دەکاکە لە هەرێمەکەتدا هەیە نەحساب بۆ بەغدای دەکاکە دەوڵەتی ناوەندی لێ وەکو شتێک ڕەفتار دەکاکە تەنانەت زۆر لە کۆنفیدرالی گەورەترە ئایا بەڕاستی ئەوەی ئێستا ئەمە هەمانە ئەم چەمکەی کە دانی بیهێنن یعنی چی لە کاتێکدا تۆ بۆکو دەوڵەتیش و جارێ وا لە دەوڵەتیش گەورەتر ڕەفتار دەکەی خۆی عینی شتا ینی ڕێفراندۆمی ژوا بوو ئەو پاساوەیە کە من لە وەزعەتی باش داینە پێویستی نەدەکرد لەو دەمەی ئیسارەی ئەو شتێک تۆ ڕێی جەمهوریت هەیە دەستوورت هەیە بەشداریت هەیە نسبەکەت هەیە لە داهاتی عێراقی یعنی لەو دەمەی چ پێویست دەکە هەموو دنیا ئامۆژگاری کرد بەچی کەسیان نەکرد دوای بەخۆشیان ئەو بوو تەسلیمی دادگای فیدرالی بوون زۆر بە ناخۆشی کە سەباسی لەوەی دەکەین کە ئەو تەسلیم بوونەی حکوومەتی هەرێم لەبۆ دادگای فیدرالی تەسیری هەیە لەسەرەوەی کە تو داوای کۆنفیدرالی یان داوای دەوڵەتە چ بکەی لە داهاتووش تەسلیم بوونەکە ئەوەندە خەتەرە ئەسەری هەیە دەبە هەر پرسیارێکی ئەوە لەوەدا دروستکەین بەجددی ئەو دەستوری کە ئێمە کە کوردی بە ڕژەیەکی بەرز بخۆی لە 1970 عراقیان دەنگیان پێدا بەڵام وازدام لە هەرێمی کوردستان نزیک لە 100 خەڵک دەنگی پێدا ئەم دەستورە ڕێگا بەوە دەدا ئەم مەسەلە تەرح بگرێت کە لە کاتێکدا تۆ بە دەستور حکوومەتەکەت دەوڵەتەکەت فیدرالیە طبعا ئەوە هیچ ئەوە دەستور ڕێنادا وەکو خۆشت گوتت ئەوەی ئێستا هەیە هەر دەستکاریەکی زەرەر دەکەیت و یعنی هەر ناکۆچێکی دروستەکەی پێگەکەت زەرەر دەکەی ئەوەی ئێستا کە هیتمان زۆر لە کۆنفیدرالیش گەورەترە تو نەفت و غازی خۆت بە خۆت دەفرۆشی عیلاقاتت لەگە دەوڵەتان لەگە عێراق عین وەکو دوو دەوڵەت تعامل دەکەی جێیشت هەیە داهاتت هەیە بدەگری دەکوژی ئەوەی لە بۆ دەسەڵاتی کوردی هاتیە زۆر لە کۆنفیدرالی گەورەتر سەرچاوەکەشی لە چ هاتیە ڕاستی لە خەباتی ئەو حیزبانە ناتی چکە ئەو حیزبانەی ئێستای دەسەڵات گەندەڵی و ئەو 30 ساڵەی گەندەڵی و تاڵانی و ئیشی ناشرینیان کردێ لە چی هاتیە لەوەی هاتیە کە سەدەی 20 کورد ئەوەندە خوێن و ئارەقە و فرمێسکی ڕژان ئەنفالی بەسەرداهات وەکو بری زەمیری دنیای لە لەرزان زەمین لەرزینێک بوو قەراری 688 دەرچوو وەکو بری بڕیارێکی نێودەوڵەتی بوو کە تەعامل لەگە هەرێمی کوردستان بە جودا بکرێ ئەوە وای کرد کە بەرهەمی با بڵێن سەدەی 20 بوو کە ئەو واقعە سیاسی و قانونیە هەرێمی کوردستان بێتە ئاراوە بەداخەوە هەر دەستێکی تر وایە ئەو واقعی سیاسی و قانونی هەرێمی کوردستان کات بە ئارا پارێزگاری لێ بکردا باە کەمێک گەشەی پێکرا باە دەوڵەت بوو بەڵام ئەو دەسەڵاتە وای لێ کرد گورزەکی زۆری ینی ئەو ئیشوکارانەی کە کردی
تەماشاکە 10 ساڵ دەبی راپۆرتە چ ئینسانی چ مافی مرۆڤ چ مافی ئافرەتان چ ڕۆژنامەنیشان یەک راپۆرتی باش نبینی دەوڵەتی بێتە لەسەر هەرێمی کوردستان بێ ئەوانە و ڕیفراندۆمیشی کرد ئەو جوهود و بەرهەمەی سەدەی 20 بەڕئیمێن لە سەدەی 21 فەوتاندیان و تازەش هەروە بەردەوامە لە فەوتاندن و هەر هەنگاوێکی تر بنی بەڕێی من زیاتر پێوە دەبی زیاتر زەرەر دەکات ئەو ینی خوای گەورە وەکوبرەی مژدەی بێمەدا ئین الله لا يصلح عمل المفسدين لەسەر دەستی مفسیدان بە هیچ جۆرێک چاوەڕێی دەستکەوت و مژدە و خۆشگوزەرانی و ئاشتی و ئارامی مەبە ڕۆژ لە ڕۆژ خراپتر دەبی مامەسا لە مەسلەی ڕێکخراندۆمەکەدا کە دەیانگوت دەوڵەت دروست دەکەین ساڵ 2017 کۆمەڵێکشت هاتە پێشکە گوتیان جاری یەکەم گوتیان 26 دەوڵەت پشتیوانمانە دوای هەڵیان کشان بووە تا 120یان برد وەختێک داوە 67 وەختێک داوە 68 وەل حاصل نەتیجەکە گوتیان 120 دەوڵەت پشتیوانمانە بە کەسیش دوایی دەرکەوت هیچ کەسێک پشتیوانی کورد نەبوو کورد وەبەر حملەیەکی بەداخەوە حاجی شعبی کەوت و هەموو ناوچەکانیان لێوە ژیرا ئۆکەی هیچ کێشەم ئەویان وەکو مۆزوع ئێستا لە مەسەلەی کۆنفیدرالی چێ پشتگیری ئەمە دەکات بەجددی ناوێت پشتیوانێکی نێو دەوڵەتی هەبێت تۆ وڵات دەست عێراق لە کۆنفیدرالی دەستورێکە لە فیدرالی بیگۆڕی بۆ کۆنفیدرالی بە ئەخەس دەوڵەتی تورکیا ئەوەی کە ئەو عومەر عەبدولستار باسی دەکات دکتۆر عومەر باس دەکات ئایا دەوڵەتی تورکیا هاوکار دەبێت لەوەتی تورکیا هەیە ئەو ناهێڵی هیچ شتێک بۆ کورد دروست بکرێت ئایا تورکیا هاوکار دەبێت ڕۆڵی تورکیا لەمەداس دەبێت خۆی ئەوە گرنگ بوو تۆڕ زۆر ینی ئەمە بینیمان لەو کاتیش کە خوێندنەوەی سەرکردایەتی کورد بۆ وەزعی ئیقلیمی و وەزعی جیهانی و وەزعی عێراقی خوێندنەوەیکی زۆر سەقەت بوو لەسەر ئاساسی ئەو خوێندنەوەش ئەو بڕیاریاندا کە ڕیفراندۆمیان کرد گیان بە نامەکەی بەریتانیا بە ئامۆژگاریەکانی ئوموم متحیدا پەیامەکانی جامیعەی عەرەبی هەرچی دۆستی جیهان بوو نامەکە ڕێکستلرسن کە بەڵێ نامەکە ئەوان خوێندنەوەکەیان وابوو کە پشتگیریان هەیە و پاڵپشتیان هەیە و ئێوە تەمەشای ئەعلام مەکەن و تەمەشای بەیانەکانی وەزارەتی خارجی مەکەن و ئەی چیا وەڵا لە ژێر و هەیە دوای لە ژێرەوەش هیچ ئەساسێکی نەبوو زۆر ینی وەکو برەی ساویلکەیی بوو ئیشەکی ئەم تەعەجوبمە ئێستا ئەوانەی کە لایەنگری ڕێفرانخوا هەمومان لایەنگری دەوڵەتی کوردستان ئەو هیچ کوکمان نیم هەموو کوردەک یانیەوە بەس ئەوانە لایەنگرنینە کە گەندەڵی و تاڵانی ئەو میلەتەکەن ئەوان بە هیچ زۆرێک لایەنگری نەدەوڵەتن نە کۆنفیدرالی نەی هیچ شتێکی مافی کوردنینە باقیتر هەموو بەڵام ئەوەی کە هەر خەڵەتا بوو لە ڕەوشنبیران نووسران نازم چۆن ئێستا قسەچیان نیە لەسەر ئەوەی کە ئەو ڕیفراندۆمە بۆ هەڵەیەی کرا دەوڵەتی کوردستانی لەبار برد ئێستا من تەحەدا دەکەم لە دوای ڕیفراندۆم هەتا ئێستا هەرچی دانیشتنی دیبلۆماسی سەرکردایەتی کورتیایی لە جیهان لە ئیقلیمی لە عێراق یەک باسی دەوڵەتی تێدانی یەک باسی کۆنفیدرالی تێدانی یەک باسی ئەو مۆزوعانەی تێدا نەمایە بە هیچ ناوەتی و ئەوەش ینی ڕخنەم لەو ئەوانەیە کە درێنەما ڕیفراندۆم چین با بڵێن ئەدی کاکە ئەو ڕیفراندۆمە کە ئێوەت کردانیان ئێمە کردمانیان هەموو کردمان یخۆ حکوومەتی هەرێن دەسەڵاتی کوردی چوو لە بەغدا ئیمزای کرد لەسەر ڕۆشانەوەی بۆ قسەکتان نیە لەسەر یان ئەوەی پێی دەگوترێ سەرکردایەتی ڕێفراندۆمیان ئەو کۆمیتەی ڕێفراندۆمی سەرکردایەتێکی هەڵێن حقۆ بۆ قسەکی هەبی ئەجا بەشی دوم لەسەر ئەوەی جەنابێت کە ئەوەی دکتۆر عومەر عەبدولستار تەڵحەکەی ئەوە دەزانم عیلاقەی بە خطابەتی ئێرە هەوەی دکتۆر عومەر عەبدولستاری بەجددی ئەوانە کەسێکن کە وەکو بانگەشەکار بۆ دەسەڵاتی سیاسی یان بۆ دەسەڵاتی هەولێر و پارتی ئیش دەکەنەوە دەزانی چۆنە ئەوە ینی ئەوە شتێک نییە شتێکی وەرەگرێت قەزەی کوردیدا نییە بە تەکید پێشتیش ساڵح قەلاب و ئەمانە ئەو ڕۆڵیان دەبی وەختێک مەشعان جبووری ئەم ڕۆڵەی دەدی ئەمانە بەردەوام ئەو جۆرە کارکتەرانە دەبینین ینی ئەوەی ئێستا دوێنێ بڵاو بۆ ئەوەی دکتۆر عومەر عەبدولستار کە دەرێ کاتیتی و کاتی کۆنفیدرالیە و هەمان مەوزوعی چاڵدێرانە بەڵام ئەمە دەزین ئەوە هەم ئیستیغلالی وەکو برێ نەشارەزایی سەرکردایەتی کوردی وەرگرتیە و داهاتە چی لە بۆ پەیدا دەبی و لایش کەس لەگە دژمنانی کوردیش خەتەچی هەیە کە دەرێ ئەمن وە دیسان هەریان دەخەرتێنم گورزەچی گەورەتر بە هەرێمی کوردستان دەکەوی لە بەرهەندێ و پرسیارەمی تەشاکە چاڵدێران چۆن بوو ئێستا چۆنە چاڵدێران
سلطان سلێمان و شێخ ئیدریسی بەدلیسی ئیتیفاقەچیان هەبوو ئەو کاتی زۆر باش نەبوو ئەو ئیشەی چاڵدێران بەڵام لە چاویستە زۆر باشتر بوو شێخ ئیدریسی بەدلیسی مشرف بوو لەسەر ئیتیفاقێکی بینی سلطانی قانونی و 23 لە ئیمارەتەکانی کوردی 4 مادەی تێدا بوو بە تایبەتی مادەی چارەم دیفاعی مشتەرەک بوو بە قووەت بوو و قازانجیشی کورد کرد لە دوای ئەو ئیتیفاقیە 23 ئیمارەتی هەبوو نزیکەی 8 ئیمارەتی زیاد کرد چاری لە خواروی بەغدا زیاد کرد چاری ئیمارەتی تریشی زیاد کرد بەڵام لە شەڕی چاڵدێران کە بابرام عوسمانلی و سەفەوی کردیان ئەوەندە قازانجی نەکرد چکە بۆ هۆی دابەشێکی تری کوردستان ئەو کاتی وەلو هەر کوردستان دابەش نەبوو عەرەبیش دابەش بوو تورکیش دابەش بوو یانیەوە بەتەنها بەرکورد نەکرد وەکو بێ ئەوە زۆر جودایە لەگەر ئێستا نە ئەردۆغان سلطانی عوسمانی و نە کاک مەسعودیش مستای شێخ ئیدریسی بەدلیسی هەیە کە زۆر دووربین و شارەزا بووە و تورکیای ئێستا باوەڕی نەک بە هەرێمی کوردستان بە ئاشکرا دەرێ کوردستان لە هیچ شوێنێکی دنیا نییە عوسمانی ئەوەی نەدەکۆ و ئێستا ناوی کوردستانیش لە قاموسی تورکیا مەمنوعە بەشکو بە ئیقلیمی شیمالی عێراق وەسفیەکەن ئەم تعجب دەبینێ ئەو مقارنەی چۆن کردیا بەس یەک کێشێکی کە هەیە لێرە ئوستاز ئەویش ئەوەیە کە ئەم پیاوە دەیەوێت س بکە دەیەوێت کورد بەگشت ئێراندا بکەوە بڵێ ئێوە ئەوە تورکیاتان هەیە بە تورکیا دەتوان کۆنفیدرال ڕاگەن یعنی گرستەکەمە یعنی ئێمە سەرکرداتی سیاسی کورد بۆچی پارەی خۆمان دەدەین بە کەسێک کە تەژدیعمان دەکات دژاتی لایەنێکی کە بکەین کە لە توانای ئێمەدانێ دژاتی بکەین ئەو ئیمپراتۆریەتی گەوەری فارسیە بە جدی هە دەوڵەتی ئێرانیش نییە ئێمە ئەم بەرژەوەندی لە سدایە بۆچی یعنی بۆ ڕازیکردنی چییە ئەمە خۆی عینیشتی ئەوجارە نمونەی ساڵی 1970 کە شۆڕشەکی کوردی ینی زۆر ناخۆش بوو کە من ئێساش گریانم لە بۆی مندارم کە ڕووخوا و شۆڕشە غەدرەکی زۆر گەورەی لێکرا ئەو کاتی غەدری لێکرا بەڵام ئێستا ئەگە دووبارەی بکەوە نابتاغت عینیشتە ئەمە دەبی ئاگادار بین تورکیا بە تایبەتی و ئەو نوع کەسانی کە وەکو دکتۆر عومەر عەبدولستار و کۆمەڵگە ئەو خەڵکانی کە کورد هەندە لە بۆ هەم کۆنفیدرالی لەگە عێراق هەم بە گژوەنانی چ رووسایە لەلایەک ئێرانە لەلایەک لای ترە ئەوە نیشانی ئەوێت وەکوری پرۆژەکی تورکیا هەیە لە بۆ 2023 ئەو 4 دۆسیەکەی کە هەیەی تورکیا ئەو دۆسیانەی لە بۆ ئەوەی هینایە وفاقێکی ئیقلیمی لەگە ئێران و وڵاتانی عەرەبی و سووریا بکە بەبێ کورد کە گورزێکی زۆر گەورە بەبەرکوردی وەچی ساڵی 1970 عینی ساڵی 1970 هەندێک ڕەوشن بیران باسییان دەکرد کاکە ئێمە لە گەشای ئێران هەردوو لامان ئارین پرۆژەی ئاریە زۆر گەورەتر لەوەی بتوانن بە ئیتیفاقیەک چکە سەدام حوسێن جوابەچی نردووتوی ئەوامان لێ بکەن لە گەشای ئیتیفاق دەکەین ئێمە لەسەر تەنازل لە شەڕ العەرەب دەکەین و شۆڕشتان دەڕوخی یعنی هەندێک ڕەوشنبیر کاکە ئەمە لە گەشای وها بەسترایتەوە تونند و تۆڕە خەمی ئەوتان نەبی ئەنگۆ بیر لەوەی مەکەنەوە ئەنگۆ بڕۆن تەقەی خۆتان بکەن ئەوە لە بۆ مەی بچبێنن و دوایە کە دەبینین لە بۆوانمان بەجێهێشت و دەبینین هیچ ئەساسەچی نیە نە پرۆژەیە نە هیچە و نەژوتی شۆڕشی کورد چەند بە تراجیدیایەکی ناخۆش تێکڕوقا ئێساش بە هەمان شێوە عینی ئەو شتەوە دووبارە دەبتەوە کە ئێمە لەولایە بە کۆنفیدرالی لەولایە لە پرسی غاز دژی رووسیا و کۆمەڵک دەوڵەت کە زۆریش دوورە غازی رووسیا زیاتر لە 50 هێندەی کوردستان تەختەی جیهان دەکە تو غازەکەت ئەوەندە زۆر نییە غازەکەت لە ژێر سایی عێراق و محکەمەی فیدرالی توانێت ئەو تەسەڕفەت نییە هەڵسوکەوتەکان زۆر مەترسی دارن مناوەرەی زۆر مەترسین ئەوانە چ پرسی غاز و نەوتە چ پرسی کۆنفیدرالیە چ پرسەکانی تر و عینادیە چ ئەو هەموو قەیرانانەیە لە هەرێمی کوردستان چ ئەوەی دکتۆر عەبدولستار پاڵ بە هەرێمی کوردستان دەنێ کە جەبهە لەگەر کۆمەڵک خەڵکی تر بگری کە لە مستەوای ئێمەدانی قسەکە زۆر ڕاستەوە زۆر گرنگە بەڕێی من ڕەوشن بیران ئیحتیمام بەو مەوزوعی ئەگەر تەنها بە یەک ڕستە جام دێت چکە هیچ کاتەم نەماوە بەجددی بۆچی لەم کاتەدا ئەم مەسەلەی هاتوو دەگۆڕێ بۆچی هیچ شکو گومان نییە لەو دەمەی چکەمە دەبی ئاگامان لێبی حرەکەی تەحەڕوری کوردی لە هەر 4 پارتی کوردستان تا ڕادێکی باش گەشەی کردی زۆر بەداخەوە دەسەڵاتی کوردی لەو دەمەی
دەیەوێ ئەو گەشەکردنە بیکاتە قوربانی مەسلحەتێکی زۆر تایبەتی لە پرسی غاز و نەوت دەربازی ببی و زیاتر ئەو گەندەڵی هەیە لەسەری بیکە ئەو میلەتەش هەموو زەرر بکە لەوەی زیاتر هیچ خاڵی تری تێدا. سوپاس و مامۆستا موسوول عەبدولخالق. ئێوەی بینەرانیش هەشاد و کامەران بن و کاتێکی خۆش.